شۆڕشی سعید زادەم دانیشتووی مەریوانم زیاتر لە 25 ساڵە کاری هونەری یەکەم لە بەشی موسیقا و دیارە دوای چەند ساڵ کارکردن لە بەشی موسیقا توانیمانە گروپێک بە ماوەی 12 ساڵە گروپێک پێک بێنین بە ناو گروپی نیشتمان لە ماوەی ئەم چەند ساڵە چالاکی و گەشتی هونەری و بە حساب بەرهەمی هونەریمان تا حدێک تۆمار کردووە و چالاکی هونەریمان بووە و هیوادارم لە داهاتوویشدا هەروە بەردەوام و سەخت کۆشانە کار بکەین بۆەوە کە ئارشیڤی موزیکی کوردی و هونەری موزیکی کوردی تا جێگەی توانە گەشە پێ بدەین و خزمەتی بکەین. موسیقا بۆ شێوە گەشەی نەکردووە لە مەریوان. دیارە ئەگەر باسی فۆلکلۆر بکەین مەریوان موزیکێکی زۆر دەوڵەمەنی هەیە، موزیکێکی فۆلکلۆری زۆر دەوڵەمەنی هەیە بەهۆی بە هۆکاری ئەوەی کە لە هەورامان نزیکە لە ناوچە جیاجەکانی بە دەوروبەریا وەک سەرشی و وەک کۆماسی وەک دەوروبەری زرێبار و ئەوانە دیارە فۆلکلۆرێکی زۆر دەوڵەمەنی هەیە، بەڵام بەداخەوە وەک ئاکادمیای موزیک بەداخەوە ئێمە ئاکادمیایەکی زۆر پێشکەوتووی موزیکمان لە مەریوان نەبووەوە تا ئێستاش لایەنێکی پەیوەندیدار نەیتوانیوە کە هەوڵ بۆ ئەوە بدا کە ئاکادمیایەک لە مەریوان دروست بکات. دیارە ئەو هەوڵ و تێکۆشانەی کە لە کچەکانە بەرچاوەوە واقعاً مستعدی ئەوەن و پۆتانسیێلی ئەویان هەیە کە لە کوڕەکان باشتر خۆیان بنوێنن. فەزا نەبووە تا ئێستا شرایەت و بارودۆخ ئەوە نەبووە کە بتوانن خۆیان باشتر دەربخەن، بەڵام هیوادارم لە داهاتووە ئەو هەلومەرجە بڕەخسێ کە ژنان باشتر بێنە گۆڕەپانی هونەر و جوانتر خۆیان دەربخەن. منیش لە بەش بە حاڵی خۆم هیچ کەمم دانەناوە تا جێگەی توانە هەوڵم داوە کە زۆرتر کچەکان و ژنەکان تەژوێق بکەم بەوەی کە زۆرتر بەشداری بکەن و زۆرتر خۆیان بنوێنن و زۆرتر بێنە ناو مەیدان بۆ کارکردن. بەداخەوە تا ئێستا بۆمان نەڕەخساوە کە سەردانی پارچەکانی تری کوردستان بکەین، بەڵام دیارە بۆ سەهەمین جارە کە دێنە باشووری کوردستان و لە کەناڵەکان و میدیا کوردیەکانەمە توانیمانە بەشداری بکەین، بەشداری هۆنەری یا بە شێوەی کۆنسرت نەبووە، بە شێوەی بەشداری تەلەڤیزیۆنی ئێمە هاتوین پرۆگرامان پێشکەش کردووە. هیوادارم ئەم هاتوچووە بەردەوام بێت و بتوانین باشتر ئێمەش هەوڵ بدەین بۆ کە کاری جوانتر و تازەتر و ڕێکوپێکتر بێنینە ناو کارەکانمان و پێشکەشی بکەین لەگرن. دیارە سنوورە دەستکردەی کە باسی دەکرێت کوردستان لە 4 بەشە بە 4 زاراوەی جیاواز و بە 4 کولتوری جیاواز بە دڵنیایی لەسەر موزیکەکەشی کاریگەری هەر بووە، لەسەر هۆنەری کاریگەری بووە، بەڵام بە خۆشحاڵیەوە لە شاید بێژم لە مێژوویەکی نەفرە دوور باسی ڕاگەیاندن کارێکی کردووە کە ئەو سنوورانە ببەزێن و میدیای کوردی دیارە میدیای پرۆفشناڵی باشمان هەیە کە بەڕاستی زەحمەت بۆ موزیکی کوردی بۆ هونەری کوردی بۆ ئەدەبیاتی کوردی کێشن، بەڵام دیارە ئەو سنوورانە بەزێنراوە، ئەو سنوورانە نەبووە بە هۆی ئەوە کە کوردستان خەڵکی کوردستان لە یەکدا ببڕێن بە هەموو کولتورە جیاوازەکان و بە هەموو جیاوازی بە حەساب زاراوەکان و تەنانەت هۆنەری ئەو جیاوازیە کە ئەیبینین پەیوەندیەکی چڕوپڕ و پەیوەندیەکی ڕەنگینتر و جوانتر خەریکە لە نێوان خەڵکا دروستە بێ. ئەوە دیارە مناڵەکانی ئێمە زۆر بە ڕێکوپێکی گۆرانی کرمانجی ئەڵێنەوە بێ هیچ جیاوازیە، بێ ئەوەی کە هەستی پێ بکەی ئەمانە خەڵکی ناوچەی سۆران ئەوانیان بە کرمانجی گۆرانی ئەڵێن. ئەمە یەکێ لەو جوانیانەیە کە تەکنۆلۆژیای ئەمڕۆ توانوێتی ئەو نزیکایەتیە لە ناونەتەوەی کووردە دروست بکا کە ئیتر من خۆم بە کوردی ڕۆژهەڵات نەزانم و کرمانجیەکان بە کوردی تورکیا و یا بێژین کوردی باکوور و ئەوانە جیاوازیەک لەو شتا خۆشحاڵم کە ئیتر نەماوە. سەرچاوی ئەوە ئەگەڕێتەوە وانەکانی مۆسیقا، ئەو بەشدار بووانە کە ئەمڕۆ لە گروپەکەی ئێمە هونەر نوێنیان کرد هەموویان فێرخوازی خۆمن، هەر لە گۆرانی بێژەوە تا یەک بەیەکی ئەندامانی گروپ کە سازیان ژەند
تەمبوریانژەن هەمویان فێرخوازی خۆ من ئەوە یەکێ لە هۆکارەکانێتی کە هەمومان تەمبورمان پێ و دیارە تەمبوریش سازێکی بەرچاو و خۆشەویست و بە حەساب زۆر لە بەردڵانە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و هەمووی دیارە هەوڵەوەدا کە زۆرتر لە تەمبور چۆن سازێکی کوردیە باسی هزرێکی نەتەوەییە کە تازەی لە ناو خەڵکە ڕەنگی داوەتەوە کە ئەگەر یەکێک موزیکی کوردی کار بکات لە ڕۆژهەڵاتی کوردستانە یەکێ لە نیشانەکانی ئەوەیە کە یایەکێ لە ئوسوڵە سەرەکیەکانی ئەوەیە کە سازی تەمبور بەدەستەوە بگرێت.